سڵاوتان دەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتوێی چەند پرسێکی تایبەت بە ئابووری عێراق و هەرێم و دواکەوتنی تاواکردنی کابینەی نوێی حکوومەتی عێراق دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. بەغدا موچەی 4 مانگی ئەم ساڵی بە تەواوی ناردووە و کاچی حکوومەتی هەرێم خەریکی دابەشکردنی موچەی مانگی یەکی موچەخۆرانە. لە نوێترین لێدوانیدا فواد حسێن وەزیری دارایی عێراق بۆ دەنگی ئەمریکا ڕایگەیاند موچەی مانگەکانی 1، 2، 3 و 4 ئەم ساڵیان بە تەواوی بۆ هەرێم ناردووە بۆ هەر مانگێکیش بڕی 453 ملیار دینارە. وەزیری دارایی عێراق ئاماژە بەوە دەکات سەرۆک وەزیرانی عێراق و وەزارەتی دارایی و بەرگری ڕەزامەندیان لەسەر ناردنی 68 ملیار دیناری پێشمەرگە دەربڕیوە و لە ڕۆژانی داهاتوو پارەی 4 مانگی هێزەکانی پێشمەرگە دەنێردرێت. لێدوانەکەی وەزیری دارایی عێراق لە کاتێکدایە لە 4 مانگی ڕابردوو حکوومەتی عێراق بڕی 1 تریلیۆن و 812 ملیار دیناری بۆ فەرمانبەران ناردووە. لە چەند ڕۆژی داهاتووش بڕی 272 ملیار دیناری 4 مانگی هێزەکانی پێشمەرگە دەنێرێت. کاچی حکوومەتی هەرێم تازە خەریکی ئەوەیە دابەشکردنی موچەی مانگیەکی ئەم ساڵ کۆتایی پێبهێنێت. پێشتریش چەند پەرلەمانتەرێکی عێراق بڵاویان کردەوە ئەو موچەی لە بەغداوە نێردراوە با قەرزی و بەرهێنەران و کۆمپانیان نەوتیەکان درا. دواتر وەزارەتی دارایی ڕەتی کردەوە و ڕایگەیاند بۆ موچە خەرج کراوە. موچەکەی بەغدا هەموو مانگێک بە یەک وەجبە لە نێوان 15 بۆ 20 مانگ بۆ هەرێم دەنێردرێت. بەڵام لای وەزارەتی دارایی هەرێم دابەشکردنی موچە 20 ڕۆژ دەخایەنێت. بۆ نمونە دابەشکردنی موچەی مانگی 1 لە 7 ئەم مانگەوە دەستی پێکرد و لە 23 مانگ کۆتایی دێت. دابەش نەکردنی موچەی مانگەکانی 2/3 ئەم ساڵی فەرمانبەران لەلایەن حکوومەتی هەرێم لە کاتێکدایە داهاتی نەوت بە بۆری و تەنکەر و داهاتی ناوخۆی هەرێم بەبێ بەغدا بەشی موچەی فەرمانبەران دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن سوپاس بۆەوە دەبن. ئەگەر سەرەتا لە ئابووری عێراقەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی ئابووری عێراق ئێستا بەرەو باشبوون یاخود خراپتر دەڕوا یاخود کابینی نوێ بەرنامێکی تازەی هەیە بۆ پێرەپێدانی ئابووری عێراق؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئابووری عێراق لە ساڵانی پێشوودا لەبەرەوەی لە دوای 2014 زیاتر مەساریفی بۆ مەسئلەی بەکارهێنانی جەنگ لەگەڵ داعش بەکارهێنا بۆیە لە دوای 16ەوە ئەو مەسروفاتەی لەسەر نەماوە بۆیە ئەگەر ملاحەزە بکەی لە ساڵ 2017 ئێمە کورتێنانمان نەبووە ملیارێک دۆلار فائز هەبووە. لە ساڵی 2018 زیاد لە 15 ملیار فائزی داهات هەبووە. لە ساڵی 2019 ڕاستە عجزدانراوە لە بوجەکە بەڵام پێ ناچێ و عجزێکی حەقیقی بێ هەر عجزێکی تەختیتیە. لە ڕووی ئیسیسماراتی دەولیوە عێراق لە ئێستادا بازارێکی کراوەیە بۆ دەوڵەتەکانی دووەلی خلیجی لە ئێستادا سعودیەکان هاتوونەتە پێش کوێیتەکان هاتوونەتە پێش. دەوڵەتانی ئەوروپا چاویان لە عێراقە سەفارات زۆر بە چالاکی و ملحقاتی تیجاریان هێناوەتە عێراقۆ. باسی هێنانی گەورە کۆمپانیەکانی سین نەکرێ بۆ عێراق. رووسایەوە بەشداری بکات لە ئاوەدانکردنەوە. دووەلی ئەقلیمی بە تایبەتی تورکیا تموحێکی زۆری هەیە بۆی کۆمپانیەکانی بێنە وەسەط و جنوبی عێراقەوە چونکە بازارێکی گەورەیە بۆ تورکیا. مەسەیلی نەوت لەگەڵ ئوردونە تەبادلی تیجاری ئیتفاقاتی تیجاری کرا لەگەڵ ئوردونە لەگەڵ میسرات اتفاقاتی و مزەکەراتی تیجاری واژوو کرا لەگەڵ سووریا بەم زوانە خەتێک لە نێوان سووریا و عێراقا کرێتەوە دەواازەیەکی سنووری دەواازەی تر بەنیازن کە بکەنەوە لەگەڵ تورکیا بۆیە بە هەر چوار دەورە عێراق لە ئێستادا خەریکی ئیتفاقاتی اقتصادیە چ لەگەڵ دووەلی ئەقلیمیە چ لەگەڵ ماوەرا ئەقلیمیە
لەگەڵ ئەوروپا جۆرێک لە علاقاتی تیجاری دروست بووە مەسئلەی سەفقاتی ئەسلحە و ئەوانە هەمویان بەشێکن لەو بابەتەی کە عێراق بازاڕێکی بەکاربەری گەورەیە بۆ سەفقاتی ئەسلحە ئێستا. باشە بەس هەرێم دەتوانێت لەو بەڕێز و تێستا عێراق دەیەوێت لەگەڵ وڵاتانی هەرێمەتی و نێودەوڵەتیش بازرگانی بکە هەرێمی سوودمەند دەبێ هەرێمی کوردستان یاخود لە چ ڕێگەی کۆ دەتوانێت هەرێمیش سوودمەند بێ ئەگەر هەوڵەکە بێ بۆ بوژانەوەی ئابووری عێراق؟ دوو حاڵەت هەیە هەرێم ئەگەر بێوێت لەگەڵ عێراقا بە یەک پاکێج مامەڵە بکە ینی هەرێم بێتە جوزێک لەو مەنزومە ئابووری کە هەیە کە داهاتەکانی هەرێم تێکەڵ بە داهاتەکانی عێراق بکرێنەوە ئەوە لە هەموو داهاتەکانی عێراق دوایی لە خەرجەکانە بەشدارە بێت چۆن لە موازنەدا کە هەموو داهاتەکان کۆکرێتەوە بە داهاتی نەوتی هەرێمیشۆ دوای دیسان نەفقات بەسەر هەموو یادا بەشەکرێت بەڵام ئەگەر هەرێم نەیەوێت جوزێک بێت لەو مەنزومەیە بۆ نمونە لە موازنەی 2019 کە دانراوە هەرێم نەوت تەسلیمکە ئیمجارەکان 250,000 بەرمیل تەسلیمکە اینجا بڕێکی تایبەت واتە 10 تریلیۆن و 500 ملیاری بەرەکەوێت کە لە بوجەکان 9 تریلیۆن و 700 ملیار هاتووە 816 ملیار بۆ پێشمەرگە دانراوە لە میوازنەی وەزارەتی دیفاع ئەوان نزیکەی 10 تریلیۆن و 500 ملیارەکە ئەگەر هەرێم بەشداری بکە بەنەوت ئەوە بەشداری ئەکا لە سەرجەم داهاتەکان و سەرجەم نەفقاتە بەڵام ئەگەر هەرێم نەیەوێت تەنها بابەتی موچە باز بکرێ ئەوە هەرێم لەو با بڵێن لەو مەنزومە اقتصادیە لەو نەشاتە اقتصادیە بەشدار نابێەوە ئەو مەرزانەی کەوا لەو پێش هەرێم توانیوێتی ئیسفادەیان لێ بکات بەهۆی تعریفەی گومرگیوە کە ئێستا بە پێی وتەی بەرپرسی مەنافزی حدودی هەرێم لە سانەوەی تعریفەی گومرگی جێبەجێ کردووە تەنها ماوەتۆ ڕۆژنامەی زەراعی ماوەتۆ کە جێبەجێ ناکرێت لەگەڵ دامی منتوجی محلی کە ئەوەش پرسیارمان کرد من بۆ خۆم با بڵێن ئەو نێوەندیم هەیە کە لەگەڵ هەرێما قسەم کردووەوە قسەم کرد لەگەڵ جێگری سەرۆکی ئەنجومەنی حکوومەتە کە ئەوان ئامادەن بێن بۆ بەغدا و لە لیژنەی مالی بە سەرپەرشتی لیژنەی مالی هەردوو جیاتەکە دانێن چکە ڕۆژنامەی زەراعی بریتە لە تهدیدکردنی ئەو هاوردانەی کە ئەکرێ بە تایبەتی مەسایلی سەوزەمەنی و ئەوانە ئێمە گرفتێکمان هەیە وەسەط و کوردستان و وەسەط و جنوب سێ فەسڵی جیاوازن بۆ هاوردەکردن بۆ نمونە کاتێکا ئێمە پێویستمان بەوە هەیە هەندێک سەوزەوات لە ئێران و بێنین یا لە تورکیا و بێنین یا لە سووریا و بێنین ئەو سەوزەواتە لەوانەیە لە منطقەی جنوبە تازە پێ بگە یاخود بە پێچەوانەوە کاتێک لە جنوب بۆ دێت تازە لە کوردستان پێگا بۆیە پێویست بە تەنسیقێکەیە لە نێوان ئەو وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ وەزارەتی تیجارە لەگەڵ وەزارەتی سەناعە لەگەڵ مەرزەکان لەگەڵ گومرگەکان بەنسبەت ناتیجی منتوجی محلیەوە گرفتەکە لەوایە تا ئێستا ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە عێراق مامەڵەیان لەگەڵان ناکە ئللا داوای ئەویان لێکا کە ئیجازە دەرکەن چکە ئیجازەی هەرێمیان قبول نەبوو بۆ بابەتە لە دیوەکەی تریا ئیسفادەیان نەکردووە لە قەرزی سەناعی لە قەرزی زراعی بۆیە ئەبێ جۆرێک لە ئیتیفاق دروست ببێت لەسەر ئەو بابەتە تاوەکو هەرێم سوودمەند بێت لە ئەو ئیسtisماراتی کە دێتە عێراق و بە شێوەیەکی گشتی و لەوانەیە بێتە هەرێمی باشە بەس وەکو بەڕێز و کۆکو داهات ئێستا هەرێم هیچ داهاتێکی لە خەڵە سنووریەکان لە داهاتی ناوخۆ و نەوتیش هیچ شتێک ناچێتەوە بۆ عێراق تا ئێستا هەرێم هیچ شتێک ناگەڕێنێتەوە بۆ عێراق داهاتەکانی احتیفاز پێ بۆ خۆی کردووە و ئەوەی کە دێت لە عێراقەوە بریتە لەو پشکەی کە دانراوە لە ناو قانونی موازنە کە ئەویش موچەی فەرمانبەرانە ئەویش لە حەقلی تاویزاتی مۆزەفی ناهاتووە کە 5 تریلیۆن و 448 ملیاردا بەشی دوانزەیەک هەیە کاتە 454 ملیار ئضافەتەن إلى 68 ملیار لە موازنەی وەزارەتی دیفاع دانراوە بۆ پێشمەرگە کە بە تێک ڕاکاتە 522 ملیار ئەم بڕە تا ئێستا لە مانگی چواری شاگەیشتوێتە هەرێمی کوردستان ئەوەی کە ئەوترێ خلافێک هەیە لەسەرەوەی ئایا وەزارەتی دیفاع پشتی خۆی ناردۆ چکە وەزارەتی دیفاع پشتی خۆی نێرە بۆ پێشمەرگە لە بەپێ ئەو کتابانەی کە ئێمە بەردەستمان کەوتووە لە مانگی 324 ملیار هاتووەتە هەرێمی کوردستان کاتێکی استفسارمان کردیان بەڵێمە تەکمیلەی مانگی 1 و 2 لەگەڵ مانگی 532 ملیارەکە مانگی چواریش لەم ڕۆژانە کە بەڕێز وەزیری دارایی لە دەرەوەی وڵات بووە هەندێک تەخیر بوو کە هاتەوە چونکە سەلاحیەتی سەرف تەنها وەزیری دارایی بۆی هەیە بڕیاری ئەوە بدا کە تەمیلی هەرێمی کوردستان بکەن هەندێک دواکەوتوو بەهۆی ئەوە لەبەوە چێ لەمە دوا معالەجەی ئەوەش بکەن نەیەڵن تەخیر بێ بەڵام زەختی شاری عێراقیش هەیە لەسەر
دکتۆر عادل عەبدولمەهدی و هەندێک هێزی سیاسیش هەن کە فشار دروستەکەن بەڵام ئەوەی لە نزیکەوە کە ئێمە عادل عەبدولمەهدیمان بینی بە تایبەتی وەفدەی مەکتەبی سیاسی و جەنابی مامۆستا هاتبوونەوێ عادل عەبدولمەهدی زۆر بەڕاشکاوی ئەوەی یعنی چی بێ وت کە بەڕشتم لە کۆبوونەوە زۆر بەڕاشکاوی وتی نە دەست ئەبرێ بۆ بڕینی موچەی هەرێم و نە قەناعەتیشمان بە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم هەیە بەڵام وتی لێشتان ناشارمەوە کە فشارێکی زۆر گەورەم لەسەرە وتی من چاوەڕێم بوو لە هەرێم کە ئەو مەبدەی حسننیەی کە ئێمە بەرامبەر بە هەرێمی کوردستان کردمان هەرێم هەمان مقابلی تەقدیم کردایە و نەوتی تەسلیم کردایە چونکە بۆ ئەو باش بوو نەوتی تەسلیم کردایە بۆیە ئێمە ئیلتیزاماتی کولیمانە کرد بۆیە ئیتمینانی ئەوەی دا کە موچەی فەرمانبەران بە هیچ شێوەیە نابڕێ تەنها ماوەتۆ سەر ئەوەی ئەو ئالیەتەی کە لە فەقەرەی جیمە ئەگەر فشاری بۆ بێنن چکە ئەو نووسی بووی بۆ وەزیری دارایی کە بە پێی ئیستیقطاعی زەرەر ئەو مەبلەغە بنێرن اینجا نازان فعلەن ئەو بڕگەیە جێبەجێ کرابیان چی مامۆستاگەر جێبەجێ بکرێ ئەگەر ئێمە 10 تریلیۆن و 500 ملیارمان هەبێ ئەگەر مانگان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت زەربی 56کەی زەربی 30 ڕۆژی بکەی ئەو بڕە چەندی کرد لە حسەی ئەو 10 تریلیۆن ئەو مانگانە ئێمە چەندێکمان بەرەکەوێت لە 10 تریلیۆنەکە نزیکەی 800 ملیارمان بەرەکەوێت بڕی 250,000 بای ئەوەی لێ دەرەکەن باقەکەی تری ئەنێرن تێگر بەڵەگە فشار بکرێ کەم دەکرێتەوە بە حتا ئەگەر کەم بکرێتەوە بە دڵنیاییەوە بەشی موچەی فەرمانبەرانەکە بەس قسە هەبوو لەسەرەوەی کە هیچ پەیوەندێکی بە پەرلەمانتارانی عێراقەوەی کە 4 موچە لە بەغداوم وەزیری دارایی ژەمڕۆ قسەی کردبوو 4 موچە نێردراوە بەڵام ئەو کتابە هەیە لای ئێمە کە مانگی 324 میلیارد نێراوە مانگی 1 307 میلیارد نێراوە مانگی 2 307 میلیارد نێراوە مانگی 3 724 میلیارد نێراوە میقەرەبووی ئەو 724 522 هی مانگی سێ باقیەکەی تری تەکمیلەی 307 ملیارەکەیە کەواتە مانگی 1 و 2 3 بە تەواوی نێراوە مانگی 4ش لە گەڕانەوەی وەزیری داراییان نێراوە بەڵێ بەس قسە لەسەرەوەی بۆچی لە بەغداوە مەسەلە موچە نێردراوە بەڵام لە هەرێم ئێستا سپەی 23 مان کۆتایی بەدابەشکردنی موچەی مانگی 1 دێت بە تاکیدەوە مخالفەیە چونکە ئەو موچەی نێراوە هی مانگی 1 و 2 3 و 4 لە قانونی موازنە ئەو پارە تەخسیس کراوە بۆ موچەی مانگی 1 مانگی 2 مانگی 3 مانگی 4 بۆیە حکوومەتی هەرێم لە ئێستادا کە ئەو مانگانەی نەداوە یاخود مانگی پێم وایە مانگی 1 و 2 ئەگەر مانگی 1 سپەی تاوا دەبێت مانگی 1 سپەی تەواوە بێ زارە دیاریش نیە موچەی مانگی 2 ئەمە ئەو مخالفەیە کە حکوومەتی هەرێم کردوێتی پێم وایە پەرلەمانتاران ئەتوانن یاداشتێک بەنە عادل عەبدولمەهدی بۆ ئەوەی لێ پێشینەوە لەو بابەتە بکە کە ئەو پارەی ئەو زۆر تاکی دەکاتەوە لەسەرەوەی کە ئەبێ ئەو پارەیە بگاتە موچەی دەستی فەرمانبەران چکە ئەوە لە قانونی موازنە کە تەخسیسی مەبلەغێکە کرێ بۆ سەرفێکی معەیەن ئەم پارەیە حکوومەتی هەرێم ئازاد نییە بە هیچ شێوەیە سەرفیکە بۆ هیچ بابێک لە بابەکانی دیکە تەنها تەخسیس کراوە بۆ فەرمانبەران ئەبێ موچەی مانگی 1 و 2 3 و 4 وەرگرن وەکو باقی موچەخۆرانی عێراق ئەگەر ئەمەی نەکردووە هەرێمی کوردستان مخالفەیەکی کردووە عێراق ئەتوانێت لێ پێچینەوە لەو بابەتە بکە باشە بەس دەبێت کێ ئێستا ئەو فشارە دروستکە پەرلەمانتارانی عێراق ئەکرێ پەرلەمانتاران یادداشتێک بن بە عادل عەبدولمەهدی بەڵام پێدانی ئەو یادداشتە دوو وەجی هەیە چونکە بێ بە حەزەرەوە ئەو بابەتە بکرێ چونکە ئەبێتە هۆی ئەوەی کەوا عادل عەبدولمەهدی ئایا ڕەتفعلی بۆ ئەو بابەتە چۆنە بێت چونکە ئەو زۆر تاکیدیە کردو کە ئەبێ پارە بگاتە دەست فەرمانبەران کە پارە نەگاتە دەست فەرمانبەران دیارە هەڵوێستی ئەبێ و لەوانەیە حکوومەتی هەرێم ئینزارکار لەو بابەتە باشە بەس زۆر پرسیارات بوو لەسەرەوەی کە بەڕێزت هەم ئاگاداری دۆخی دارایی عێراق و هەم کوردستانیشی ینی پێ دوایە ئێستا ئەو بەو داهاتەی کە لە بەغداشەوە دێت و داهاتەی ناوخۆی هەرێمی ژێنی دەتوانرێت مانگانە لە کاتی خۆی بەبێ کێشە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکرێت کاک حەکیم حکوومەتی هەرێمی کوردستان بە پاشەکەوت کاتێک کە پاشەکەوتە بۆ مانگانە بە پاشەکەوت و موچەیەدا کە لێمان پرسین چەندێکە دەن بە پاشەکەوت کاتێک پاشەکەوتی لێ جیابکەنەوە 760 ملیاریانەدا داهاتی ناوخۆ لەگەڵ داهاتی نەوت حکوومەتی ئیتیحادی 454 ملیار یا 522 ملیار ئەنێرێ ئەکاتە تریلیۆن 282 ملیار
حکوومەتی هەرێم بێ پاشەکەوت کاتی خۆی کەموچەی ئەدا 960 ملیاری پێویست بوو. ئێستا وەزیری دارایی دەڵێ 880 میلیارمان پێویستە مانگان. ئێستا وەزیری دارایی کاتی خۆی کایانوت زۆر مەصرفمان زۆرە 960 ملیاریانەدا بەموچ 808 ملیار ئەو پارەی ئەو پارەی لە بەغداوە دێ ئیزافەتەن ئیلا ئەو نەوتەی کە ئەفرۆشرێ لە هەرێمی کوردستان بەوەیشی کە لێی دەرەکرێ بۆ کۆمپانیاکان بەشی ئەوەکە موچەی فەرمانبەران بەبێ دواکەوتن بدرێ بەبێ پاشەکەوتکردن بدرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باشە بەس ئەوەی کە حکوومەت نایکا خلافی واقعە لەبەر سەبەبێکی ئەساسی ئەویش ئەوەیە لە هەرێمی کوردستانە قانونێک نییە بە ناوی قانونی موازنەوە کە قانونی موازنەمان نییە ئەمان پەرلەمانیان لە خولی پێشوا 2 ساڵ تعتیل کرد هەر پەرلەمانیان داخست ئێستا بە شێوەیەکی کە تعتیلیان کردووە لیجنە تایبەتمەندەکان دانانیشن کۆ نابنەوە یا حکوومەت تەشکیل نەبووە بۆ ئەوی وەزیرەکە بانکەن ئەم پەرلەمانەی کە ئێستا هەیە دەنگی نەداوە بەو کابینەی پێشوو بۆیە ئەو کابینەیە مەسئول نییە لە بەرامبەر ئەم پەرلەمانەی کە ئێستا هەیە ئەم لیژنە دارایە ناتوانێت وەزیری دارایی پێشوو بانکاتە پەرلەمان و لێی پێچێتەوە بۆیە ئەمان مماتەڵەیەکەن بەو قەزیەوە تا حکوومەتی تازە کابینەی تازە تەشکیلە بێ وەزیری مالی لە بەرامبەر پەرلەمانتارانە متمانە وەرەگرێ ئەو کاتە ئەم وەزیرە متمانەی هەیە و لێپرسینەوەی لێکرێ بەڵام ئایا سەرۆکی حکوومەت وەک جاری پێشوو سەرۆکی حکوومەت نەیەهێش وەزیرەکان بێنە پەرلەمانەوە ئایا ئەم سەرۆکە حکوومەتە تازەیە ئەیەڵێ وەزیرەکان بێنە بەردەم پەرلەمان و لە بەرامبەر لیژنە تایبەتمەندەکانە لێپچینەوەیان لێ بکرێ یا لێپرسینەوەیان لێ بکرێ یا ئەسئیلەی شەفەییان ڕوبەڕوو بکرێتەوە یا ئەسئیلەی تەحریری جواب بنەوە من گومانم هەیە لەوەی کەوا حکوومەتی هەرێم گەیشتوێتە ئەو قۆناغەی کە ئەوەنە مصالحە و شەفافیەتی هەبێت کە وەزیر زۆر بە تەبیعی بێتە پەرلەمان و وەزیر استجواب بکرێ و احتیمالی ئەوەی هەبێ وەزیر با بڵێن ئیقالە بکرێ ئەمە نەمان بینیوە لەوە پێش بڕوان ناکەم لەم کابینەیشا بیبینین چونکە حکوومەتێکی تەوافقیە لە حکوومەتی تەوافقیشە ئەحزابی معارەزە کە قووەیەکی ئەوتۆیان نەبێ ناتوانن ئیستیجوابی وەزیر بکەن حکوومەت هەماهەنگ نییە لەگەڵیان و بە شێوەیەک لە شێوەکانیش هەمیشە زۆرینە بریتە لەو سێ هێزەی کە ئێستا قەرار وایە حکوومەت تەشکیلکەن بۆیە هەمیشە وەزیرەکە متمانەی لێ ناسەنێتەوە بەو دۆخاڕواکە هەیە باش بەس ئاسایی نییە هەرێمی کوردستانە 2013ەوە بودجەی نییە چونکە پاساویەوە بوو کە لە عێراقەوە موچە نهاتەوە بۆی حکوومەت هەرێمی کوردستان بودجەی نییە هیچ پاساوێکی قانونی وعلمی حکوومەتی هەرێم نیەتی لەوەی کەوا ڕوو من بە حکوومەت بە کابینەی پێشوو لە یەکێک لە دانیشتەکانە بە بەڕێ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و ئەوانەی کە لەوێ دانیشتبوون هەرچی دینارێک لە حکوومەتە ئەگەر وەربگیرێ دینارێک ئەگەر ئەو حکوومەتە سەرفیکە ئەبێ لە چوارچەوەی قانونێکا بێ کە پێوتێ قانونی موازنەی عامە نەبوونی ئەم قانونە خلافی با بڵێن مخالفەیەکی مالی گەورەیە لە ئێستادا حکوومەتی عێراقی لە 2004 قانونی موازنە نەبووە لە 2014 قانونی موازنە نەبوو تا ئێستا ناتوانێت حسابی ختامی بنێرێتە پەرلەمانەوە بۆیە لە ئێستادا ئێستا 2019 حکوومەتی ئیتیحادی ئێستا خەریکە قانونی موازنەی 2014 بە شێوەیەک لە شێوەکان تێپەڕێنێ بۆیە ئەو سەرفیاتەی کاتی خۆی کردوێتی بە چوارچێوەیەک و غیتایەک و چوارچێوەیەکی قانونی بنێرێتە پەرلەمانەوە بۆی بسادەقە بەزە و ساڵش نەبووە 2004 لەبەرەوەی بیدایەتی سقوتی عێراق بوو لەگەڵ 2014 لەبەرەوەی خلاف لەسەر قەزەی تەوزیع حیساس دروست بوو طبعا لەو ساڵەشا 400,000 بەرمیلیان بەسەر هەرێمی کوردستانە دانابوو کە نەوت ڕادەست بکە لەگەڵەوەی وەزیرە کوردەکان واژوویان کردبوو هەندێکیان بەڵام پەرلەمانتارەکان نەچوونە ژێرباریەوەی ئەو بودجەیە تێپەڕێنرێت چونکەوەی ئیلزامێکی قورس لەسەر هەرێمی باشە بەس بەرەزوو ئێستا بەو پارەی کە لە بەغداوە دێ دەتوانرێت موچەبەی پاشەکەوت دابش بکرێت لە کاتی خۆیە کە دابش ناکرێت بەڕێستان وەکو شارەزایەک مخالفە ئاگای ئاگاداری باردۆخی ئابووری دارایی ناوی دەنێ چی ینی مخالفەیە خود گەندەڵیشی دەکرێت ناوی بنێ خۆی گەندەڵی تعریفی تایبەتی خۆی هەیە کاک حەکیم گەندەڵی پێوترێت سوء استخدام السلطة بۆ بەرژەوەندی یا با بڵێن بەکارهێنانی دەسەڵات بۆ بەرژەوەندیەکی گروپ یا بەرژەوەندی تاکە کەس ئەمە ئەچێتە چوارچێوەی مخالفاتی مالیوە مەفروض وایە حکوومەت بە قانونی موازنە قانونی موازنە
لە هەندێک دەوڵەتە مەسەن لە کەنەدا کاک حەکیم ئەگەر ئەو پەرلەمانە بۆ ئەو ساڵە قانونی موازنە تێنەپەڕێنە حکومەت سقوتەکە هەر کە قانونی موازنە تێنەپەڕی ئەو یەکسەر حکومەت سقوتەکە بەزەوە لە وڵاتێکە کە قانون و یاسا سەروەرە لە هەرێمی کوردستان نییە کە لە 2013 موازنەی نییە لە 14 نەیبووە لە 15 نەیبووە لە 16 نەیبووە لە 7 نەیبووە لە 18 نەیبووە ئەوە 19ش مانگی چوارە اینجا کەی موازنە دێنێتە پەرلەمانەوە جارە کابینەکە تەشکیل نەکراوە هەر تەشکیل بێ مانگێکی ترێوێ ئەوە مانگی 5 کەی دێتە کەی موازنەکە ئەنووسێت لانی کەم 2 مانگی ئەوێ ئەوە مانگی حوت کەی نێرە 2 مانگیەوە کەواتە مانگینەوە ئەی موازنە کە لە مانگینەوە بێ کە گەڕێتەوە بە حکوومەت بۆ جێبەجێکە کەواتە 2019 قانونی موازنەی نات نەبوونی قانونی موازنە لە حساباتی ختامیە ئەبێت دادگای باڵای ئەو وڵاتە جهەی قەزایی محاسبەی حکوومەت بکە بەزای جهەی قەزایی لە هەرێمە توانێت محاسبەی حکوومەتی هەرێم بکە بەرپرسانی حکوومەتی هەرێم بکە من گومانم هەیە لەوەی بتوانێت شتیوە باشە بەدەستە ڕۆڵی وەزارەتی دارایی من زۆر جارگوێم لە وەزیری دارایی بۆ بە تایبەتی لە داهاتینەوەت کە باسی لەوە دەکە کە وەزیری دارایی اتحادیە هەرێم کە مەسەرەن 350,000 بڵین 370 میلیارد دینار دێتە خەزینەی حکوومەت لە داهاتینەوت لە کاتێکە داهاتینەوت زیاتر لە 600 میلیارە لە بەغداش ئاوا ینی ڕۆڵی وەزارەتی دارایی لاوازە مەسەن وەزارەتی نەوت پارەی پێبدا و وەزارەتی دارایی چاوەڕێ بکات و نیوەکەی بۆ بنێرێت وەزارەتی نەوت لە حکوومەتی اتحادیە لە ڕێگەی کۆمپانیایەکی هەیە بە ناوی کۆمپانیای سۆمۆوە لە ڕێگەی و کۆمپانیاوە تەسویقی نەوتەکە هەر پێوترێ شەریکە تەسویق النەفت العراقیە کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عراق ئەم تەنها بازاڕیەکە ئەگینا لە وەرگرتنی پارە مەسئول نییە و پارە ناچێتە حسابی وەزارەتی نەوتۆ پارە کاتی خۆیە چوە حسابی DFI سندوقی تەنمیەی عراق بە حسابی 50 دوایی دێتە بانکی مرکزی حسابێکی تایبەتیان هەبوو کە پێوتێ 67 ئەو پارەی تر کە هاتەوە حسابی وەزارەتی داراییە یعنی وەزارەتی نەوت مەسئولە لە کەشفی حقوڵ تەنمیەی حقوڵ لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە لە ڕێگەی شەریکەی نەفتی شیمال و وەسەط و جنوب و ئەوانە تا ئاخریه پەرە بە قتاعی نەوتیەدا لە ڕێگەی شەریکەی تەسویقی نەوتەوە نەوتەکە ئەفرۆشێ کە فرۆشتی علاقەی نییە بەسەر پارەکەیەوە پارەکە ڕاستە خۆ چێتە حسابی DFI پێشترە چوە حسابی DFI ئێستا چێتە حسابی 50 سابێکە پێوتری حسابی 50 دوای دێتە بانکی مرکزی کە هاتە بانکی مرکزی چێتە حسابی 67 لە حسابی 67 تاوای تری وەزارەتی داراییە وەزارەتی دارایی ئەمەی بە دۆلار بۆ هاتووە ئەم حسابی دۆلارە چەندێکی پێویست بە دینار بێ وەزارەتی دارایی چەند دیناری پێویستە بە بانکی مرکزیڵیە بە سعری 1982 بۆیە گۆڕێتەوە دینارەکە نێرێتە وەزارەتی دارایی باش بەس لە عێراقەوەش نییە مەسەلەن پارەی نێوت بچێتە بانکێکی ئەهلی و بانکێک سوودی لێ وەربگیرێت نان ئەوانە نییە ئەوە عێراق پارەی نەوت تەنها بانکی مرکزی قسە چیە سە وەزارەتی سامان سوورەکەن کە ڕۆڵی وەزارەتی داراییش نبینی لە کوردستان لە کوردستان گرفتەکە لەوایە باسم بۆ کردی وەزارەتی نەوت لە مەرحەلەی پێشوا شوێنی وەزارەتی دارایی گرتبووە بەڵکو من تعریفێکم کرد پێم وابوو هەر لە بەرنامەیەکی جەنابتا بوو وەزارەتی نەوت بچووکراوە یا ڕۆڵی هەموو حکوومەتی کانسڵ کردبوویەوە خۆی بوو بە حکوومەت وەزارەتی نەوت لە هەرێمی کوردستانە خۆی بوو بە حکوومەت خۆی موچەی پارەی موچە لە ڕێگەی وەزارەتی نەوتەوە بوو فرۆشتن لە ڕێگەی وەزارەتی نەوتەوە بوو پارەی مقاولین لە وەزارەتی هەموو شتەکان لە ڕێگەی وەزارەتی نەوتەوە بوو لەو دوایانە هەندێک قەزیان کرد پشکی وەزارەتی دارایی ئەدات باقیەکەی تری حساباتی قڕوز و ئەوانە هەر وەزارەتی نەوت خۆیەکە لە عێراق وان نییە لە عێراق دائیرەیەکەی پێوتێت دائیرەت الدەین العام دانەیەک لە بانکی مرکزی هەیە باسی قڕوز و ئەوانەیە کە ئەو قەرزانە چۆن وەرەگرن نسبەتی فائیدە ئەوانە دائیرەیەک هەیە دائیرەت الدەین العام لە وەزارەتی دارایی ئەزانێ قەرزی چەند وڵاتی لایە و ئەقساطەکان چۆنن عمولەکان کەین فائیدەکان کەین هەموو ئەمانە دائیرەی دەینی عامەیکا و ئەو ئیلتیزاماتی حکوومەت جێبەجێیەکە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەو دائیرەی دەین العامە نییە زۆر باشە بە سەبەر بە نەوت تا ئێستا هەرێمی کوردستان هیچ بڕنەوتێکی تەسلیم کردو یاخود توێشێ بۆ تەسلیمکردنی بەڕێزت وەکو مەسەلەن پێشتر لە عێراق ئەزمونتانەیە نی پێ دوایە بۆ دۆخی ئابووری هەرێم وا باشە ئێمە لەگەڵ عێراق لەسەر مەسەلەی نەوت ڕێک بکەوین کۆمەڵێک مەلەفات هەیە
ئەو مەلەفاتانە لە ماوەی تا ئێستا با بڵین هەندێک بارودۆخی سیاسی ڕایگرتووە. محکمەی ئیتیحادی مەلەفێکی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی تایە کە جەلسەی داهاتوو 5 مەلەفێکی دیکە هەیە محکمەی نیزاعاتی پاریسە کە حکوومەتی ئیتیحادی سکاڵایەکی لە دژی تورکیا تۆمار کردووە لە محکمەی نیزاعاتی پاریسە کە 24 و 25 و 26 ئەسحابی داعوە بێنرێ حکوومەت ئەو محکمەیە بانگەکاتە ئەترافبانکە ئەقوالیان لێوەرەگرێ وەسایق و دۆکۆمنتیان لێوەرەگرێ اینجا لە 26 بڕیارەدا یانە ئەوە بە چاوەڕێی محکمە بکەین و سەبقی ئەحداث نەکەوین. هەندێک قەزای دیکە هەیە کە ئێمە بیستومانە یا با بڵین لە نزیک و من لەگەڵ و شخصانە دانیشتومکەوە کۆمەڵە بەرپرسیان بینیوە لە تورکیا. تورکیا مرونەیەکی پیشان داوەوە لە مانگی داهاتوە پێم وایە ڕەجەب تەیب ئەردۆغان دێتە عێراق هەفتەی پێشوو سەرۆکی پەرلەمانەکان لە عێراق بوو. بەرژەوەندی تورکیا ئایا لەگەڵ هەرێمی کوردستانە زۆرترە یاخود لەگەڵ عێراقە؟ دەوڵەتان هیچیان دۆستایەتیان تاسەر نییە و دوژمنایەتیان تاسەر نییە. هەموو تەعاملی دەوڵەتەکان لەسەر دوو ئەساسەکرێ. ئەساسی گەورە و گرنگ ئەساسی بەرژەوەندیە. ئایا بەرژەوەندی تورکیا لەگەڵ عێراقا زۆرتر ئەبێ یاخود بەرژەوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە؟ هەر کاتێک بەرژەوەندی تورکیا زیاتر بوو لەگەڵ حکوومەتی عێراقا هەمیشە بەرژەوەندی خۆی زاڵەکە بەسەر بەرژەوەندی. سوپاس دەکەم بەس ناوبڕێکمانە دواتر دوای ناوبڕێک قسەی زیات لێسەرەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەکەین وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تاموچێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لە ژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارۆچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی موژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تیبکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
سلااوان لەبێت بینێرانی بەرز ماوەسای بەرز پێش ناوبرەکە باسی نەوتت کرد و ویستم سەرنجی بەڕێژ بزان بەسەر تەسلیمکردنی نەوت بەس باسیەوت کرد کە ئێستا دوو مەلەفەیە مەلەفێکیان حوتی 5 محکمەی اتحادیە و سکاڵای عێراق بەڵێ سکاڵایەکی یاسایی تۆمار کراوە لە دژی وەزارەتی سامانە سروشتیەکان دوای محکمە پێی باش بوو ئەطرافی دیکە بێنێ ڕئیسی وزرا هەردووکیان بێنێتە ناو قەزیەکە هەردوو وەزیری دارایی بێنێتە ناو قەزیەکە لە ڕاستیە من متابعەیەکی ئەو مەلەفەم کرد و متەبێژی فەرمی محکمەی اتحادیم بینی و لە نزیکۆ دانیشتم لەگەڵی باسی کردوتی ئێمە ئیجراعاتی دەستوریمان لەبەروی مادەی 111 و 112 جۆرێک لە مەتاتیان تایە داویانە بە خەبیر اینجا ئەوە ئەکرێ خەبیرێک قەزێکەیەک لاکاتەوە یا 3 خەبیر یا 5 خەبیر یا 7 خەبیر یانەوە خەبیر جاری وایە چێتە 13 خەبیر قەزیەکە پێم وایە قەزیەیەکی بێجگە لە تێکستە قانونیەکە قەزیەیەکی سیاسیشی پێوەبەندە چاوەڕێن بزان ئایا هەرێمی کوردستان ئەڕواتە پێشەوە ئیلتیزامەکە ئەوەی من ئاگادار بم حکوومەتی هەرێم کە تەشکیل بوو پێچێ یەکەم سەردانی و یەکەم وەفدیان بەرەو عێراق ڕات چکە ئێستا خلافێک هەیە لە هەرێم لە بینی هەندێک لە کەسایەتی سیاسیە متەنەفیزەکانە دەستڕۆیشتوەکانە هەندێکیان ڕئیان وایە کە بچنۆ لەگەڵ عێراقا و لەسەر نەوت ڕێک بکەون ئەمە ناو پارتێکی دەسەڵات دەرەم و گروپێکی دیکەیان بە هیچ شێوەیە قەناعەتیان بەوە نییە کە لەسەر مەلەفی نەوت لەگەڵ عێراقا ڕێکەون چونکە تا ئەم مەلەفە بەدەستیان بمێنێتەوە کاتێکی فشارە بەکارێنن بەڵام لایەنەکەی دیکە بە پێچەوانەوە سەیری ئەم بابەتەکە ئەڵێ ئێمە ئەو فترەی کە ئەو مەلەفەتان بەدەستەوە بووە جگەل لە قەرزارباری و جگەل لەوەی کە هەموو کێشەکان ئالۆز بوون لەگەڵ حکوومەتی عێراقا بەرهەمێکی ئەو تۆی نەبووە بۆیە ئەو لایەنە دەسەڵاتدارەی دیکە قەناعەتی وایە و من پێم وایە دوای تەشکیلی حکوومەت وەفدێک بەرەو بەغا بەڕێەکەوێت چارەسەرکردنی ئەوەی دادگای فیدراڵ لە مانگ حوتی 5 لە حوتی 5 محکمە جەلسەیەکی دیکەکە اینجا ئەو بڕیارە بڕیاری کۆتای بڕیارە دایانایدا نازان بەڕاستیەوە بێ قەرار بەجێ بێڵێ ئەوەی دادگای پاریس محکمەی نزاعاتی پاریس عێراق سکاڵایەکی تۆمار کردووە لەسەر ئەو تەبان محکمەکە لە سەردەمی عەبادیەوە بوو ئێمە کاتی خۆی وەکیلی وەزیری نەوتی عێراقمان بینی جارێکیان باسی کرد کە ئەو دوو جار چووەتە تورکیا لەگەڵ تورکەکان باسی کردووە وەسکاڵاییشیان ئامادە کرد بەس ئەو بابەتە ون بوو تا ئەم ئەخیرە لە مانگی 11 باسێک بڵاو بوویەوە کە بەڵێ عێراق سکاڵایەکی یاسایی تۆمار کردووە لەم مانگەی پێشواواتە لە مانگی 4 دیسان ئەو مەوزوعە ئیثارە کرایەوە کە عادل عەبدولمەهدی ئەو سکاڵایی سەحب کردووەتەوە بە تەکلیفی بەرپرسانی هەرێم بەڵام عادل عەبدولمەهدی تەسریحی دا و لە مؤتەمەرێکی سوحوفیان نەفی ئەو هەواڵانەی کرد لە ئێستادا با بڵێن ئەوانەی کە زۆر بە دوای ئەم قەزیا چون گروپەکەی دکتۆر عەبادیە و دەوڵەتی قانونە کە ئەم سکاڵایان دووبارە بە دوواداچوونی بۆکەن و مۆڵەتیان داوەتە بە سکاڵەکە لەسەر تورکیا و داوای چەند داوای 26 ملیار دۆلارەکەن کە لە تورکیا قەرەبوویان بکاتەوە پێچێت ئەوەی من بیستم لە برادێک کە خۆی یەکێک لە بەرپرسەکانی تورکیا بینی بوو کە ئەوان حەزیان لە ئەو سکاڵانە نییە چونکە ئەو سکاڵانە ئێستا تورکیا لە وەزعەکان نییە کەەوە وەزعی گونجاو بێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو هەموو سکاڵایە بێتەوە مەسەن سکاڵای ئەرمەنەکانی لەسرە سکاڵای لەسەر لەگەڵ ئەو قەزەی رووسیا سکاڵای لەسەر مەسلەی ئەوم باس کرد جینۆسایدی ئەرمەنەکان سکاڵاشی لەسەر بێ لەسەر نەوت کە ئەمانە بۆ تورکیا بۆ پێگەی نێودەوڵەتی تورکیا باش نییە بە تایبەتی حیزبی عەدالە و تەنمیە لە ئێستادا پاشەکشەیەکی گەورەی کردووە لە مەسەلەی انتخاباتە بۆیە ئەیانەوێ هەرچۆنە بێ ئەم مەلەفەی خۆیان حەلکەن جا ئەوە بە سەحبی سکاڵاکە بێ ڕێ بکەون لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە یاخود بە شێوەیەک لە شێوەکان سکاڵاکە بەرەو پێش بڕوە چونکە بە عادل عەبدولمەهدی دڵنیایدا لەسەرەوەی کە ئەو سکاڵای سەحب نەکردوەوە و سکاڵاکە بە سیاقاتی قانونی خۆی ئەڕوا و کۆمەڵێک هێزی سیاسی لە عێراقا لە ئێستادا چاوەڕێی 26 مانگەکەن 26 چوار کە بزانن محکمەی نزاعاتی پاریس بڕیاری یەکلاکەرەوە دایانە بڕوان ناکەم بڕیاری یەکلاکەرەوە بدا لە یەکەم جەلسە چکە پێویستی بە کۆمەڵە جەلساتی دیکە ئەبێ عادەتەن یا بە دووشت کۆتایی دێ یا بە تەسویەی ڕێضایی کۆتایی دێ سوڵح ئەکرێ لە قەزیەکە
تەنەزول لە عێراق وەکریا سەحبی سکاڵاکە یاخود نەخێن محکەمە بەردەوام بێ لەسەرەوە تورکیا ئەوراق خۆی تەقدیمەکە محاکم هەیە ساڵانێکی زۆر هەر لە تورکیا 100 ساڵە مزگەوتی ئایا سۆفیا تا ئێستا نزاعاتەکەی تەواو نەبوو. باشە بەس سەبارەت بە ڕێی بەڕێزت لەسەر نەوت تەسلیم بکرێ بۆ دۆخی ئابووری هەرێم ئەگەر بە کورتی بێ دواتر هەندێک تەوری تریشمانماوە. ئەگەر باز لەوە بکەین ئێمە 10 تریلیۆن و 500 ملیاردمان لە موازنەی ئیتیحادیا بۆ نووسراوە ئەگەر ئەمە فعلیش نەبێ فعلی نەبێ مخەتەت بێ ئێمە کەمتر لەوە وەرگین ئەبێ بیر لەوە بکەین و ئێمە لە بری ئەم پارەیە چەندێک نەوت ئەدەین یاخود لە بری نیوەی ئەم پارەیە ئێمە چەندێک نەوت ئەدەین. حکوومەتی هەرێم ئەگەر لە بری ئەم پارەیە 250,000 بەرمیل بدا وەکو وایە حکوومەت فرۆشتبێتی هەموو بەرمیلێک بە $180 کە حکوومەت ئەمە ناکە لە ڕاستیا من تێناگەم بۆ نایکات چونکە ئەمە دەرگای متمانە دروستبوون دیسانەکاتەوە لەگەڵ عێراقا چونکە لە ئێستا لە عێراق یەکێک لەو قانونانەی کە ئێستا لە بەردەستی ئێمایە لیژنەی مالی قانونی ئیدارەی مالیە. قانونی ئیدارەی مالی باز لەوە کابێ هەموو داهاتەکانی حکوومەتی ئیتیحادی لە مەرزەکان لە فرۆشتنی نەوت لە زەرائب لە حەچی داهاتێکە کە ئیتیحادیە ئەبێ بگەڕێتەوە بۆ یەک خەزێنە ئیتیحادی. ئەم قانونە قەرار وایە لە 2 پێنجە لە پەرلەمان تەزدیقی لەسەر بکرێ هەرچەندە من هۆشداریەکم داوە کە ئەو قانونە بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان باش نییە بۆی ئێمە فریای ئەو بابەتە بکەوین چونکە پرسیاریشم بۆ کردووە ئەگەر لە حاڵەتێکە محکەمەی ئیتیحادی بڕیاریدا بە بەرژەوەندی هەرێمی کوردستان ئێمە چی بکەین لەو فەقەرەیەکەوە هەرێمی کوردستانە بێ داهاتینەوە تەسلیم کاتۆ وتیانە وەختە بە قەراری محکەمەی ئیتیحادی قەرارێکی ملزەم و باتە ئەو وەختە ئەو فەقەرەی لەناو قانونی ئیدارەی مالیە هیچ ڕۆڵێکی ئەو تۆ نابێت چونکە قەراری محکەمەمان هەیە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەو قانونە جۆرێک لە کۆتوبەندی هەرێمی کوردستانەکە بۆ داهاتەکان بۆیە من ڕێی وابوو کە هەرێمی کوردستان نەوت ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکات چونکە چاوپۆشی کراوە لە بڕێک نەوتی زۆر چۆن ئەو چاوپۆشیە دروست بوو وەزیری نەوت کە هاتە لیژنەی مالیەوە باسی لەوە کرد کە ئەو معلوماتی هەیە هەرێم ڕۆژانە 420 تا 430,000 بەرمیل هەناردەیەکە وەزیری نەوتی ئیتیحادی تامر غەڵبان معلوماتێکی دیکەی داوتی ئەمە بەرپرسانی هەرێم خۆیان ئەعلانیان کردووە وتی بە پێی معلوماتی من 480,000 بەرمیل لە ڕوە اینجا ئەندامانی لیژنەی مالی بە تایبەتی ئەوانەی کەوا حەزیان لەو ئیتیفاق و نزیک بوونەوە نییە ئەویان کرد بە بەهانە وتیان ئەگەر ئەوە لەناو موازنە نەنووسێ ئێمە بە هیچ شێوەیە ئیقراری موازن ناکەین دیسان پەیوەندی کرایەوە بە عادل عەبدولمەهدیەوە عادل عەبدولمەهدی کە وەزیری نەوتی دیسان نادەوە ئەم جارە بەهانەی پاساوێکی بۆدان وتی ئەگەر هەرێم ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت هەناردە بکە لەو 500,000 250,000 ئەدا بە کۆمپانیەکان حەقی کۆمپانیەکانە 250,000 خۆیەتی بۆیە ئێمە نووسیمانە 250,000 کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە پینەکردن بوو بۆ حکوومەتی هەرێم کە ئەمە باسمانە کرد کە نیەت پاکیەک هەیە یا حسن نیەتێک هەیە لە حکوومەتی ئیتیحادیەوە بۆیە هەرێمی کوردستان دەبێ بە مقابل حسن نیەت بنوێنێ هەرێمی کوردستان بۆ خۆی باش بوو کە 250,000 چکە غیری ئەوەی ڕاستە لە فەقەرەیەکی ترانووسراوە ئەگەر هەر زیادەیەک هەبوو لە نەوتە بەڵام ئەوان ئەمە ئەزانن کە هەرێمی کوردستان لەوە زیاتر تەسلیم ناکە بۆ ئەگەر 250,000 تەسلیم کردایە ئەوان جۆرێک لە حسن نیە و ئیطمئینانە گەڕایەوە بۆ نێوان هەرێم و بەغدا و ئێمە لەو 10 تریلیۆن و 500 ملیارە بڕێکی زۆری ئاهاتە هەرێمی کوردستان و بە باقی داهاتی نەوت کە 250,000 ترە یا چەندی ترە چەندێک بە تەنکەرە فرۆشن چەندێک زەرائبمان هەیە چەندێک گەماریکمان ئەو شتانەی دیکە کە بازەوە کرێت تا فریای ئەوە کەون ئەم ساڵ حکوومەتی هەرێم زۆر ئیسفادەی لەو بابەتە کرد بۆیە من ڕێیم وابوو و ئێستش ڕێیم وایە کە حکوومەتی هەرێم 250,000 بەرمیلەکە ڕادەستکە سوپاس دەکەم کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە پارەی گەنمی جوتیارانیش پرسیار هاتە بوو چیان کلۆ پارەی گەنمی جوتیاران دوایین هەواڵ چییە بە دڵنیایی و قەناعەتم وابووە لە بیدایەتی بەرنامەکەەوە ئێستا جوتیاران دانیشتون بۆم پرسیار سڵاو و ڕێز و حورمەتم بۆ هەموو جوتیارانی کوردستان بە دڵنیاییەوە چ من وەکو ئەندامێکی لیژنەی مالی چه هەر پێنجمان وەکو پێنج ئەندامە کوردەکەی لیژنەی مالی پلانێکمان دانابوو کە ئێمە بە دواداچوونی چ ڕووپڕ بکەین چوونە لای وەزیری تیجارە وەزیری تیجارەوتی 499 ملیار لای من هەیە واتە لە 187 ئەو پارەی کەوا قەرزاری هەرێمی کوردستانی کە 570 ئەوەنەیەەکە لە حساباتی وەزارەتی تیجارە هەیە
تەنیا پێویستم بە یەک بڕیاری عادل عەبدولمەهدی هەیە بۆ سەرفکردنی ئەوە بەشێکی دیکەی پرسیاری ئەومان لێ کرد کە ئەمساڵ 320,000 تەن دانراوە بۆ هەرێمی کوردستان کە ئەم بڕە زۆر کەمە چونکە وتمان طبعاً ئەمساڵ غلەی ئێمە زۆر زیاترە بێت لەبەرەوەی بارانمان زۆرتر بە خاڵی دوو ناکرێت لەسەر ئەساسی نیسبە دانێن بۆ هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان لە چاو شوێنەکانی دیکە شوێنی بەرەمێنانی گەنمە بۆیە ئەو نیسبەیە کە دانراو نیسبەیەکی مۆچحیفە و زوڵمە لە هەرێمی کوردستانەکەن وتی من ئێستا لە دوای ئەم کۆبوونەوەی ئێوە لەگەڵ وەزارەتی زراعە دانیشم محاولەی ئەوە ئەەکەم یا تەرحی ئەو قەزیەکەم بۆیە ئێمە لیژنەی زەراعەمان هەیە لە پەرلەمانی ئیتیحادی کۆمەڵێک برای لێ بە تایبەتی برایەکمان لەوەیە کاک محەممەد ئەمین بەرپرسی پلانی وەزارەتی زەراعی پێشوو بۆ پیاوێکی زۆر بەتوانە و ئاکتیڤ و پیاوێکی زۆر دڵسۆزیشە بە جوتیاران بە حەقەت ڕاستە لە حیزبێکی دیکەی بەس من ملزەمم کە ئەگەر کەسێک دڵسۆزی هەبوو بڵێم ئەبێت لە ڕێگەی ئەم بەڕێزانەوە لە ڕێگەی لیژنەی زەراعەوە داکۆکی بکەن لەسەرەوەی ئەو ڕێژەیە زیاد بکرێت ئێمە ماینەوە بۆ ئەوەی بتوانین پەیوەندیەک لەگەڵ عادل عەبدولمەهدی ئێمە پەیوەندیمان کرد بە سکرتێرەکەی سەفەری کردبوو بۆ پێش سعودیە سەفەرێکی کرد بۆ میسر تا گەڕایەوە لە سەفەرەکەی قاهیرەی ئێمە دیسان نەمانتوانین لقاکە وەرگرین سەفەری کرد بۆ سعودیە قەرار وایە لە گەڕانەوەماندا وعدیان پێداوین کە بیبینین تەکلیفی ئەوەی لێەکەین لەگەڵەوەی شاسەرۆکی کۆمار فعلەن بەجددی لەسەر خەتە و لەگەڵ بەڕێز عادل عەبدولمەهدیە و لەگەڵ وەزیری تیجارە ئەویان تاوتوێ کردووە ماوە تۆ بە هەوڵەکانی ئێمە بە هەوڵی تەواوی پەرلەمانتارەکانی کورد لە بەغدا کە ئەم بڕیارە عادل عەبدولمەهدی بیدا بۆ ئەوەی ئەم لە سا 1970 سەرفکرێ ئەم لە سا 1970 سەرفکرا ئیتر کێشەی لە سا 11ەکەمان بەو شێوەیە نامێنێ هەوڵە دەین لە مانگەکانی داهاتووە ئەوە ژین بکەین چونکە ئێمە ڕاستە پارەکەمان ینی برادرانی لیژنەی مالی ئەزانن بەچە ئیلحاحەگە و پارەیە دیسان دانرایەوە لە موازنەی ساڵی 2019 حەزەکەم لیان بپرسی کە چۆن ئەو پارەیەمان دانایە و بە چ تەکلیفێک لە ئەندامەکان و ئەندامەکان لە بەرامبەر چیان وت بە ئێمە کە چۆن ئەو پارەیە دانرایە بەڵام کێشەکە کە لە موازنە دامان نایە لە ئەساس و تەمویلەکە ئێمە تەخسیسمان کردبوو تەمویلی بۆ دانەنراوە بۆیە ئەوەش کەوتۆتە سەر وەزارەتی دارایی کە ئەبێ بەڕێز وەزیری دارایش ببین بۆی بزانین چۆن ئەو تەمویلەمان بۆ گەشتبینین بە کورتی ئینشاءڵڵا کێشەکە چارە سەرکەوێم زوانە ینی من کاک حەشیم گیان واجبم چیە واجبمەوەی متابعە بکەم بە دوواداچوون بکەم و ئیلحاح بکەم ئەوەی لەسەر منە و لەسەر ئەو چواربرای دیکەی لە لیژنەی مالی وعد دەدەین کە کەم و کوڕی ناکەین وعد دەدەین هەموو بە دوواداچوونەکان و لە بری هەموو پەرلەمانتارەکانی ژەواڵم کە هەموو پەرلەمانتارەکان لە خەمی گەنمی جوتیارانان باشە ماوسەکەتمە کەمەوە بە سەبارەت بە تاوانەکنی کابینەی عادل عەبدولمەهدی و سەبارەت باز لە دروستبوونی ئۆپۆزیسیۆنیش دەکرێت بە کورتی باسی بکەین طبعا لە ئێستادا ئێمە پێشتر ئەو حکوومەتێک کە پێکێنرا حکوومەتێکی تەوافقی بوو کوتلەی ئەکبەریان نەتوانی گەورەترین فراکسیۆن نەتوانی پێگەێنن هەردووکیان دیعایەوەیانە کرد کە بینایود من گەورم نەسی ژەوید من گەورم دوای نەگەیشتە نەتیجە تا گەیشتە مڕەشەحی تەسویە کە بەڕێز عادل عەبدولمەهدی بوو عادل عەبدولمەهدی ئێستا هیچ فراکسیۆنێکی نییە و ئەندامێکی نییە لەناو پەرلەمانە کە دیفاع لە پرۆژەکانی بکامە یەکێکە لە گرفتەکانی عێراق کۆمەڵێک گۆڕانکاری هەبوو لە تەشکیلەی هەندێک لە ئەحزابەکان فعلەن خەڵکی تەکنۆقراتیان تەقدیم کردو و پشتی خۆیان یعنی ئەو کەسەی کە بووەتە وەزیر لەسەر حسابی ئەو هێزە سیاسیە سەر بەو هێزە سیاسیە نییە بەڵام نەخێر هەندێک هێزی سیاسی دی کە پێداگریان کردووە کە فلانی کوڕی فلان سەر بە هێزەکەیەوە ئەوە بێتە وەزیر کە دوو وەزیری کوردمان هەیە بەو شێوەیە بوون ئەمە وای کرد کە هەندێک هێز نیگەران بوون لەوەی کەوا بدایەت بەڕێز عادل عەبدولمەهدی باسی لەوە کرد کە بە خەڵکی بۆ کاندید بکەن ئەگینا شخصی بۆ کاندید نەکەن یانی چەند کەسێکی بۆ کاندید بکەن بۆیە یەکێک لەوانە تەیاری حکمە بڕیاری ئەویان دابوو بوون بە ئۆپۆزیسیۆن بۆ کۆبوونەوەی شیان کردووە پێم وابوو کۆبوونەوەیکیان لەگەڵا کراوە ئەو مەسەلەیان نەختێک تەجیل کردووە هەوڵێکی دیکە هەیە کە فەتح لەگەڵ سائیرونە کوتلەیەک پێک بێنن کە 100 کەسە ئەوان 46یان هەیە ئەوانیش 55 یا 54ەوە تقریبا 100 تا 101 ئێستا دەوڵەتی قانون و کوتلەی دکتۆر عەبادی
ئەوانیش تەکەتولێکیان دروست کردووە و کۆمەڵی ئەحزابی دەچووکە ئاخر ئیجتیماع من لێم پرسین وتم چیتان کردووە وتیان لە یەک نزیک بووینەتەوە تەکەتولێکمان دروست کردو و دوای ئەم مەرحەلەیە هەموو هێزە ناڕازیەکانی تر کۆکەینەوە بەپێ ئەو معلوماتەی کە من هەمە 86 پەرلەمانتاریان کۆ کردبوویەوە کە ئەگەری ئەوە هەیە گۆڕانکاریەک لە عێراقا بێ ئەم ئەمەش وای کردووە کەواتە ئێستا حکوومەت تەشکیل نەکرێ هەوڵێکی دیکەش هەیە کە ئەگەر بە زووترین کات عادل عەبدولمەهدی حکوومەتەکەی تەشکیل نەکە ئەوە لەوانەیە دووچاری ئەوە بێتەوە کەوا کوتلەی گەورە دروست بێ و سەراعەکە قوڵتر بێتەوە خاڵێک لە هەمویان لەسەر لادانی عادل عەبدولمەهدی پێم وانێت لە ئێستادا ئەو قەزەیە مەطرح بێ هەرچەندە من لە بیدایەتی تەشکیلەی حکوومەتی عادل عەبدولمەهدیەوە هەمیشە ئەوە متوە عمری ئەم حکوومەتە زۆر درێژ نابێ چونکە لە دنیا شتیوان من نەمبیستووە نازانم یا شارەزان نیم کە ڕئیسی حکوومەت هیچ کوتلەیەکی پەرلەمانی نەبێت تەنها لەسەر ئەساسی تەوافقی مەجموعەیە کوتلەی سیاسی ئەم کوتلە سیاسیە بەرژەوەندیان هەیە کەی بەرژەوەندیەکان تێکچوو و سەحبێ و سیقەیەکەنەوە لە بەڕێز عادل عەبدولمەهدی بەڵێ گە شتێکت ماوێ بە کورتی کاتمانەوە سوپاستانەکەم ئینشاءڵڵا لە خەمی دووشتین بە تێگرا هەموو پەرلەمانتارەکان لە خەمی موچەی فەرمانبەرانان و لە خەمی پارەی گەنمی جوتیارانین لە ئێمە هەوڵ واجبی ئێمە ئەوەیە کە هەوڵ بدەین بۆ دیفاعەکەین لە هەموو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بەبێ هیچ جیاوازیەکی حیزبی و ئاینی و مەزەبی. بەڵێ زۆر سوپاس بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە نامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.